سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکانی یاوڕێم چۆنن؟ هیوادارم هەمووتان باش بن. ئەمڕۆ لەم گوندە جوانەی کوردستانین لەگەڵەوە هاوڕێ ئازیزانەما خۆمان ئامادە کردووە بۆ ئەوەی بەرنامەیەکی جواتان پێشکەشکەین. ئادی پێ بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ ئەی خۆتان ئامادە کردووە بۆ ئەوەی بەرنامەیەکی جوان پێشکەشکەین بە مناڵان یاوڕێمان؟ کەواتە بەیەکەوە بینەرمان بن. فەرموون! سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکانی یاوڕێم چۆنن؟ هەمووتان باشن؟ ئەی یاخوا میشە باش بن. من ئەمڕۆ زۆر دڵم خۆشە. ئەزانن بۆچی؟ چونکە یەکەم جارە ئێمە ئەم گوندە جوانەی ئێوە و چاوم بە ئێوەی ئازیزەکەوێ و ئیتر ئەبن بە هاوڕێ ئێوەش. ئەدی پێم بڵێن ئێوە پێتان خۆش بواتمە گوندەکەیەوە؟ هەر بژین مناڵەکان. ئەدی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ گوندی شیلەخان. سەر بە ناحیەی کوێیە؟ ئەی ناحیەی پیرەمەگرون. سەر بە قەزای کوێیە؟ ئەی قەزای دووکان. سەر بە پارێزگای کوێیە؟ هەر بژین یەک چەپڵێقاین بۆ خۆتان. مناڵەکان ئەزەکەن ئەم راپۆرتە جوانە ببینین کە ئەو کارانمان لەسەر ئەو گوندە جوانەی ئێوە ئامادەیان کردووە. کەواتە با بەیەکەوە بینەری بین. فەرموون! سڵاوتان لەبێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن؟ دڵخۆشم کە ئەمڕۆژ بە ئێوەی ئازیز شاد ئەبمە و لەگەڵتانە گەشتێک ئەکەین بەرەو گوندێکی جوانی کوردستان. ئەزانن ئەو گوندە کوێیە؟ کەواتە وەرن با من پێتان بڵێم. گوندی شیلەخان. ئەم گوندە جوانە سەر بە ناحیەی پیرەمەگرونە و دووریەکەی نزیکەی 52 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە. ئەم گوندە جوانە مێژوویەکی دێرینی هەیە و تا ئێستا ژیان تێیدا بەردەوامە. لە کاتی گفتوگۆمان لەگەڵ خەڵکی گوندەکە پێیان وتین کە خەڵکی ئەم گوندە پەرۆشی خوێندن و خوێندەوارین. هەر بۆیە لە ساڵانی 1980 بنکەی نەهێشتنی نەخوێندەواری بۆ کەسانی بەتەمەن لەو گوندەدا کراوەتەوە و تاکو سوود لە خوێندن و زانست وەربگرن. گوندی شیلەخان قوتابخانەیەکی بنەڕەتی تێدایە و بۆ یەکەم جار لە ساڵی 1990 کە ئەو کات لە خانوویەکی گڵیندا دەست کراوە بە خوێندن کە وەزارەتی پەروەردە بەکرێ لە خەڵکی گوندەکەی وەرگرت بوو. هەروەها یەکەم بەڕێوبەر لەو گوندەدا کە دەست بەکار بووە ناوی مامۆستا مەهدی عەبدوڵڵا بووە. دواتر لە ساڵی 2000ەوە بینای قوتابخانەکەیان بۆ دروست کراوە و ئێستا خوێندن تا پۆلی نۆی بنەڕەتی تێدایە و ژمارەیەک منداڵانی گوندەکانی دەوروبەری سوود لەو قوتابخانەیە وەردەگرن. خەڵکی گوندی شیلەخان بۆ دابینکردنی بژێوی ژیانیان ڕۆژانە سەرقاڵی کاری ئاژەڵداری و کشتوکاڵن کە سەرەکیترینیان کاری مەرەزەیە. ئەتانەوێ زانیاری زیاتر لەسەر ئەم گوندە و مناڵان و خەڵکی گوند بزانن؟ کەواتە وەرن با بگەڕێنەوە بۆ لای زیتەڵە و هاوڕێکانمان. ئەدی پێم بڵێن راپۆرتەکەتان بەدڵ بوو؟ کەواتە با بەیەکەوە یەک چەپڵێقاین بۆ ئەو کارانمان لێ بێت. ئێستا حەزەکەن بێمەلاتان و هەنێ گفتوگۆ بکەین بەیەکەوە؟
زۆر باشە ئادی بچمە لای کێ بچمە لای کێ لیاگیان چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵای باشم ئەیە خوار باش بی لیاگیان بەڵێ تۆ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ ئەفەرین هەر بشی لیا بەڵێ وا نزیکە بینەوە لەکردنەوەی قوتابخانە وایە وایە خۆ ئامادە کردووە بۆ ئەم بەڵێ. ساڵی نوێی خوێندن بەڵێ باشە ئەم ساڵی نوێی خوێندن بەڵێنم پێی کەوانەکانت زۆر باش بێ و کە زۆر زیرێکیش بی بەڵێ ئافرین هەر بژی لیا بەڵێ ئادی بزانم چیمان پێشکەشەکەی گۆرانیەک گۆرانی ئادی گۆرانیەکەم بۆ بڵێ ناڵاوم بووەکە ماجیم ناڵاوم بووەکە چە بۆ ئەو دارستانە حەزی لە گەشت و گەڕانە فیلکردە سەر جانتای پشتی هەڵی گرت و پاراسی بە فیلیوێت سەرکە سەرکە چای پڵنگ نامۆیە کەم تاردەور و خوولەتە وەی خوایە چەم سام ناکە فیلیش گوتی باش گوێ بگرن ئەم منداڵە کاکماجیدا تەختە و دارە گۆشتی ناخورێ لێی بێنە پێش لێتانە درێ پرسیار بکەن چیتانەوێ پرسیار بکەن چیتان دەوێ ئێمە گەنجاری ئێمە بە گۆژ ئاژین بە خێرای ڕێگا ئەبڕین گۆژ لە تەکەین بە ددانان زۆر ئازاین و خێرا ژاڕۆین خەمن نەبێ من تەختە ناخۆم لە لە لا 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 ئافرین هەر بژی یەک چەپڵێقای بۆ لیاگیان دەست خۆش ئەسماگیان چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم ئەی یاخوام و کاتێ باشبی ئەسماگیان ئەدی پێم بڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند سێ لە پۆلی سێ ئەسما ئیتر ئەزانی کاتی کردنەوەی قوتابخانەشە بەڵێ ئافرین ئەی پێم بڵێ ئێمە کاتێکە قوتابخانە کرایەوە پێویستە شەوان زوو بخەوینیان درەنگ زوو زوو وایە باشە تۆ حەزت لە پاک و خاوێن نییە بەڵێ ئافرین ئەگەر بینی و کلێ نسێ یا کاغەزێک لەسەر زەویەکەی قوتابخانەتانیان لە پۆلەکە کەوتبوو تۆ چی لەکەی جوانیەکەم هەڵەسیت و بیکەیتە تەنەکەی خۆڵەکەوە بەڵێ ئافرینە بێ بیکەیتە تەنەکەی خۆڵەکەەوە لەبەرەوەی قوتابخانەکەمان پاک و خاوێن بێ وەک نابێ ژینگە بێ. قوتابخانەکەمان و ژینگەکەمان پیس بێ باشە باش ئافرین یەک چەپڵێقای بۆ ئەسماگیان شادمانگیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باش ئەی خوار باشبی شادمانگیان تۆ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار ئافرین هەر بشی کاکە شەدمان تۆ هاوڕێ زۆرە لە پۆلەکەی خۆتانە بەڵێ ئافرین چەند هاوڕێ هەیە شش باشە پێم بڵێ مناڵان ئەبێ لە ناو خۆیان ناشارکان نەخێ نابی هیچ کاتێ شەڕکان باشە ئەگەر بینی و دوو هاوڕێ و بەیەکەوە شەڕەکان تۆ چیەکەی ئەبێ جیانکی تۆ ئافرین ئەبێ جیایانکەیتەوە هەر بژی یەک چەپڵێقای بۆ شادمانگیان دەست خۆش هاوین بەڵێ هاوین جا چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم ئەی خوار باشبی هاوین جان ئەدی تۆ پێم بڵێ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار هەر بژی هاوین بەڵێ ئیتر واکاتی قوتابخانە هاوایە وایە ئافرین ئێمە بێ خۆشمان ئامادەکەین بۆ ئەوەی ئەم ساڵەوانەکانمانە زۆر باش بین وایە وایە باشە پێم بڵێ ئێمە ئەبێ شەوان زوو بخەوینیان درن زوو زوو ئادی پێم بڵێ تۆ شەوان سەعاتەن ئەخەوی هەشت یان نۆ نۆ یان نەشت ئافرین هەر بژی باشە ئەگەر ئێمە هەتا درەنگدانیشی نەخەوین بەیانیان خەبەرمانە بێتەوە بۆ قوتابخانە نەخێر خەبەرمان نابێتەوە ئەو کاتە توانای خوێندنمان نامێنەیە بۆ خۆمان لە پۆلەکە هەروەمان لێ هەر خەوەمان باتەوە وایە وایە ئافرین هاوینجان هاوین بەڵێ ئادی بزانین هیچمان پێشکەشەکەی ئەمڕۆ یەک تەنها خوددایە دوو بە بەودایە سێ خوشبوو براکانم چوار هاوڕێیەکانم پێنج ڕووکلاکانی ئیسلام شەش کاتی لە خەوەستان هەو بۆ نانی بەیانیان هەش بەرە قوتابخانەمە نۆ دەستپێکی وانەکان دەهاوڵا بەخشاوەکە ئەوانەی کا پێغەمبەرمان موژدەی بە هەشتیان پێدەی ئافرین چەپڵەیەکی قایم بۆ هاوینجان دەست خۆش بارین بارین چۆنی باشم ئەحواڵە چۆنە ئەی بمنیە ئەی خوار باشبی بارین بەڵێ ئەوە تۆ براوەیە ناوی باران بێ نە نیتە نەخێر ئەی هاوڕێ هەیە ناوی باران بێ نە ئەی هاوڕێوەیە ناوی بەفر بێ نە
باران بارین زۆربەی گوندەکان کە چووم مناڵیان هەبووە ناویان بارین بووە ئەجا ئەوانیش برا نەبووە ناویان باران بوو بۆیە وتم بزانم تۆش براو نییە ناوی باران بوو بێ نەخێر بارین بەڵێ ئادی پێم بڵێ تۆ لە پۆلی چەنی 4 ئافرین هەر بژی وا بزانم مناڵێکی تریشمانەیە هەر ناوی بارینە لەم هاوڕێیانەمانە وایە بەڵێ ئافرین بارین بەڵێ قوتابخانەکەتان نەخۆشەوێ بەڵێ ئافرین باشە ئەگەر ڕۆژێک هاوڕێیەکی نەیتوانی بێتەوە بۆ قوتابخانە تۆ هاوکاریەکەی لەوانەکانە بۆەوەی لەوانەکانە دوانەکەوێ بەڵێ باشە چی بۆکەی وانەکان ئەبەم بۆی ئەو بیکات ئافرینە بێ بڕۆیت بۆ لای سەردانی بکەیت و هەوا